فڕۆکەی دەوڵەتی ئیماراتی عەرەبی یەکگرتووە لە سەرداوای هاوسەرۆکانی یەکێتی یارمەتی پزیشکی گەیاندا دەستگای مرۆیی مام. ئەمڕۆ فڕۆکەیەک لە وڵاتی ئیماراتی خۆشەویستەوە بە کەلوپەلێکی زۆری تەندروستی وەکو هاوکاریەک بۆ شاری سلێمانی و چواردەوری لەسەر داوای یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکانی بە تایبەتی کاک لاهور شێخجەنجی گەشتە سلێمانی و ئێمە لێرەدا ئەو پێشوازێکی گەرمان لێ کرد و بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە ناوی هاوسەرۆکانەوانێ سوپاسی وڵاتی ئیمارات و هەروەها بە تایبەتتریش شێخ محەممەد بن زایی دەکەین بۆ بەدەنگەوە هاتنی ئەو هاوکاریە بۆ سلێمانی و بۆ گەلی کورد. هیوادارین لە داهاتوودا ئەم پەیوەندیانە و ئەم هاوکاریانە لە ڕووی تەندروستی و مرۆییەوانێ بەردەوام بێت و هەروەها ئێمە لە داهاتوودا پەیوەندیەکی باشتر لەگەڵ وڵاتانی کۆمەک بەخش لە کوردستان و بە تایبەتی لە سلێمانیدا بۆ خزمەتکردنی کەرتی تەندروستی لێرەدا ئەبەستین. یارمەتیە پزیشکەکەی دەوڵەتی ئیماراتی عەرەبی پێک هاتووە لە کەلوپەل و پێداویستی خۆپارێزی و تاقیکەیەکان تایبەت بە خۆپارێزی مرۆڤ بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا. ئەمڕۆ ئێمە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ با بڵێن کەرتی حیزبی حکومی توانیمان ئەو هاوکاریانەی کە لە وڵاتی ئیماراتەوە گەیشتوتە سلێمانی بۆ موسسەی مام واتە دەستگای مرۆیی مام و لە ئایندەیە بە شێواز و میکانیزمی ئالێتێدا بەشەکرێ بە سەر تەواوی کەرتە تەندروستەکانی هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچەدابڕاوەکانشەوە. بۆیە ئێمە لێرەوە بە پێویستی زانین سوپاسگوزاری تەواوی وڵاتی ئیمارات بین بە تایبەتی وەلیعەهدی ئەبوزەبی شێخ محەممەد بن زاید ئال نەهەیان و هەروەها سوپاسگوزاری تەواوی هاوسەرۆکانی یەکێتیە بین بە تایبەتی جەنابی کاک شێخ لاهور کە هەوڵ و ماندووبوونەکانی وای کرد کە دەستگای مرۆیی مام بتوانێت ئەم هاوکاریانە بگاتە دەستگای مرۆیی مام و لە ئایندەشا بە میکانیزمێک بەپێی پێویستیەکان بەپێی ئەولەویات دابش بکرێ بەسەر تەواوی خەڵکی هەرێمی کوردستان. دیارە کۆمەڵێ بڕێک باش لە کەلوپەلە کە خۆی لە کەمامە و دەستکێش و کۆمەڵە مادەی پاکەرەوە و هەروەها بەدلەی خۆپارێزی زیاتر بۆ ئەو نەخۆشخانەیانەیە کە نەخۆشی کۆرۆنەیتیایەوە کۆمەڵە تێستی تایبەتە بە نەخۆشی کۆرۆنا. لە دوای دروستبوونی دەستگای مرۆیی مام کاری لە پێشینەیان خزمەتکردن بووە بە گشت سێکتەرەکان بۆ ئەمڕۆ جارێکی تر پێداویستە تەندروستەکان دەگەێنە گشت کەرتە تەندروستەکان لە هەرێم و ناوچە دابڕێنراوەکان. محەممەد حوسێن گەلی کوردستان، سلێمانی.